سڵاوتان لە بێتۆم کاتتان باش هیوادارم زۆر باش بن دڵخۆشم لە پرۆگرامێکی دیکەی خەڵاتی دیمە لەگەڵتانم بۆ ئەم پرۆگرامش کۆمەڵێک پرسیارم ئامادە کردو بزانم کێ ئۆنلاین پرسیارەکان دەزانێت تاوەکو من دیاری پێشکەش بکەم تا کۆتایی پرۆگرام بینێرم بن. نای بەڕێزت؟ دژوار. کار دژواری ئیش و کار کودەڕاتە؟ الحەمدولله شکر باشە. ئیدارەیە باشە الحەمدولله. ڕەمەزانی کونا؟ زۆر باشە الحەمدولله شکر. یاخوا هەر باش دەرێن لە ڕەمەزانان بازار باشترەوەیە؟ بەخوای هەفتەیە یەکەم زەعیفە پاشی باشتر دەبێت لە پاش پازدەی دەرێن باشتر ئینشاءالله باش دەبێت. لە پرۆگرامی خەڵاتی دیمە لەگەڵتم پرسیارێک لێ دەکەم. بەخێوی سەر ئەگەر زانی من دیارێک پێشکەش دەکەم. ئەگەر نەشزانی بێ دیارێک. باش. پرسیارەکەم دەڵێم یەکەم سزای تۆپی پێ لە ساڵی چەند جێبەجێکرا؟ والله من معلوماتم لە تۆپانە زەعیفە. پرسیارەکە لە بۆ بگۆڕە. باشە. تۆپانە کێ زۆرتری فەرمودەی پێغەمبەری وەرگێڕاوە؟ کویانێ دووبارە وەری گێڕا کێ زۆرترین فەرمودەی پێغەمبەری وەرگێڕاوە؟ حەدیسەکان یانێ؟ بەڵێ بەڵێ یعنی وەری گرتی و نووسیتیەوە. أبو بكر الصديق؟ لا بيقولها تشيكني أما يعني سي نا والله هالجاردن منيا لبيرن ناوي لبيرن شو تمام زمزان ياري سكو أبي هريرة عن أبي هريرة؟ طونياي؟ ناي غوري؟ نعم كيستر جيلي بوا؟ آه طوناي غوري؟ عن أبي هريرة تأكيدي؟ بلى أديقر بريم بقورة؟ كيف خاطر تأكيد تأكيدي دبعش طاو والله والله ما كاش زور راستا والله أيوة والله بيروز بي بيخاوني 50,000 بيروز بي زور دستان خوش بي دست خوش سلام بريس سرسام بخير بي سرسام كاك عدنان بتسيو خريفي والله كسابت ديدش صاحب ان شاء الله لقى رمضان كوي باشا الحمد لله تا باش ما هنا باش خوش فينك ايوه والله ان شاء الله تاخير ير باش ضروري باش ان شاء الله البروجرام خلاصي ديما لقلتم برسيارك لدا كما قرزانهم ديارك فيش كزكا زور باش باش برسياركم ضليم او اشكوتي كبيغمبر درجي خوي لسر بلدر ابو بكر الصديق كخويا تيدا حشار دانا اشكوتك تسبو آسان كارينيا والله بخويا اسانا بخويا اسانا والله ناسان نايزاني؟ لا والله برسيارك لبو بقورم؟ والله باشا بيقول باشا برسيارك لبو تقورم یەکەم سزای تۆپی پێ لە ساڵی چەند جێبەجێکرا؟ والله لا ئەوەی ریاضی باش نیمە ئەجی ئەرێت باش بڵانم نازانم ئەجی کۆ ها جیلک و بەرجی کوردی لەبەر کردی بەهارە ئەیرە وەڵاهی قسەتە بەهارە یانی بەهار یانی ئێزە نابیش نازیی کوردی لەبەر ئەخرم کەمی دەبینم یانی لەبەریان بکەم بخۆم بە بەردەوامی لەبەر دەکەم بەس ئەگەر یەکەچی ببینم لەبەری بێ یەکسەر دەسماکردنی دەم بۆ خۆ لەبەرش کردیان دەی سەرکەوتی سپاس دەکەم مەمنوون سپاس لە بەرنامەی خەڵاتی دیمە لەگەڵتانم پرسیارێکتانی دەکەم ئەگەر زانیتەوە دیاریت پێشکەش دەکەم بەشکم بزانین قازانج بکەیت باش پرسیارەکەم دەڵێ یەکەم سزای تۆپی پێ کێ و لە ساڵی چەند جێبەجێکرا؟ ترجم أو باشا للرياض يلا لوي ترجمەکە یەکەم سزای تۆپی پێ لە ساڵی چەند جێبەجێکرا؟ أول مباراة 1902 1900 دو لا والله هي معلومة نعرفها والله هي بالثمانينات يعني قبل ال 1900 قبل ال 1900 عرفت علي بشوي ايه قصدتها 1900 1900 بس بالضبط ما اعرف والله ما اعرف لا يعني مثلا اول منتخب راس بزعم شتش خوشم بيش غير السؤال ولا غير السؤال بريقات سوري دنجان خوش دير قراني كنوبري لا اكيد لا يلا غنيها لا هو يعرف نكتة
ما بعرف نكتة شو. ولا نكتة والله ما بعرف. والله دي بزاني كيف خوته رفعت تضرب لهم موال موال عمر سليمان. بلو زعما تشتش خوش نجش بغرو كاش بينا زانو برسيارك تاع لبو بغورم بقول هاي كان هاي بس. كيشي توبي بي كيشي توبي بي ايه سندا 450 غرام 450 غرام يعني 400 من 420 ل 450. 420 للسيدات، ايه 450 للرجال. 420 افرتانا 450 بيوانا يا تسلو بينز يا بنزا يلا دعاء إيه. الله مدة 450 اكيد. 50 إيه للرجال بنزا. و420 للسيدات. ضلنياي ناي بوري نعم يلا شتش خوش انت تشتغل كاكشبا تسبير بس راح تشخوش من ابو باسكا والله والله كيف خوتي دبل ابو باسكا تسلو نارم بس دنا بزانم لقى برادري بس راح تشخوش كان هبي والله هي خوشي ما نبوه هيس خوش كان نبوا اي هوا هيك كده بيتن اي والله ني ادي استخرجني على خطان في كودان اشتينا بياسي قتن باش عيبيني باش عيبيني والله سبينات باش بيتن نا والله باش دي ان شاء الله باش دبيتن ممنون. بيرو دستيش خوش بي والله ما كزور راستا كيشي توبي بي 450 غرامه دیارە یەکەم بدەنێ بڕی 50,000 پیرۆز بیتن دست خوش ئەزە گۆتەش مێژ ئەوە خراپ بوو خوا هاتم نا والله باش ئەزە بام ئۆفەرێکی دیکەت پێشکەش بکەم اوكي لێرکانە گەر لە فامیلی مۆڵ بە 50,000 بازاری بکەی ناو دەچیتەنێ تیرروکشێک بۆ برنەوەی و ئۆتۆمۆبیلی جۆری AMG اوكي ناوتان دەستە ناو تیرروکشێک ئەزە بە دیری خۆتان بکەن خراپە باش نا باشە دست خوش بزور ممنون سپاس يا اهلا وسهلا. لەگەڵ ڕەمەزانی کوی والله رمضان باشا الحمد لله ڕەمەزانێکی أربعة. خۆش و جیاواز و أرى والله عيبني دەیە يا أخوة هر وابير ئامین وڵاو دواب زەم ساڵەکانی دیکەش هەروە دەبیتن لزستانك هي خۆشترە أرى والله بە چیۆ خەریکی بليا بە چیۆ خەریکی والله بو إيش اللي إيش بلى، كان بلى. والله اللي كركو دوامك داوام بەڵێ. دەی لە ساڵ خۆش ئیشاءڵڵا بیاخۆ. لە بەرنامەی خەڵاتی دیمە لەگەڵتم پرسیارێک لێ دەکەم فرمو ئەگەر زانیتەوە من دیارەکەت پێشکەش دەکەم فرمو باش پرسیارەکەم دەڵێ یەکەم سزای تۆپی پێ لە ساڵی چەند جێبەجێکرا بليا یەکەم سزای تۆپی پێ نازل نازانی نازل زانیاریت نییە نعم چ بکەینەتی كيف خوتا نازل ئەوەک بڵێ بز بەشکە من دەکبیر بکەوە خوي سؤالك تسيبو لە سوالەکە تينا قشتم تێنەگەیشتی دەڵێ تينا نازە. قشتم هيك بكم یەکەم سزای تۆپی پێ ینی بۆ یەکەم جار کە سزا لە تۆپی پێ جێبەجێ کرا ساڵی چەند بوو بعربي بين بە عەرەبی أرى ئەو جەگەرم عەرەبیم بزانی بێ ئەوەل پەنارتی والله أول بنالتي آه. بنالتي كا إذا بيم الله نازل كاكا ريال متين كا ئەوەل جەزا ئەوەل سزا هي كم بنالتي لكم صالبو بەڵێ والله نازل لە پرۆگرامی خەڵاتی دیمە لەگەڵتم پرسیار لێ دەکەم ئەگەر زانی و من دیارت پێ دەبەخشم بلى باش ئەگەر نەشت زانی بێت شتێکی خۆشم پێشکەش بکەیت والله زعمتها يتسمي بي ئەی هاوە ئەوەلو والله برنس دەباش بام پرسیارێکی بکەم وەرە کاکە وەرە نه دونات یەکەم سزای تۆپی پێ لە ساڵی چەند جێبەجێکرا وعيزاني لكم من سلطوي بي پرسیارەکەی بگۆڕم والله بيكورا بیگۆڕم لە بۆ هر والله ئەو ئەشکەوتە ناوی چی بوو کە پێغەمبەر دوورود و پای لەسەر بێ لەگەڵ ئەبوبەکری سدیق خۆیان تێیدا حەشاردا قرآن بلا بيرمني قرنا جنبي بو وڵای پێم خۆش بزانی بۆیە ئەرە وڵی لەشت خۆشم پێشکەش بکات قرآن زي هيت بەسەر هاتێکی خۆش والله هيت مني زانۆ کۆ هاتی هەو لێرێ والله بيش بە ئیش هر هاتی والله ئەمزای لۆ خۆشی پیاسە و نه، گەڕان والله هاتی بيش دەی لە ساڵ ئینشاڵڵا ئیشت ئاسان بی کارد ئاسان بی زۆر خۆشحاڵ بەخێر بیسەر چاوە زانم لەگەڵ ڕەمەزانی کوی والله باش وخراب لبروي اها
كل يوم ديشيتنو أو موضوعنا أري ان والله شاء الله تندرس باش قربان دوم سلامت بيا زۆر أخوة خۆشحاڵ بوو کاتیم دێ والله من زياتر لە سلام بەرنامی خەڵاتی دیمە لەگەڵتم پرسیارە لێ خۆشحاڵ دەکەم. ئەگەر بووم، زای من هەدیەک پێشکەش باش دست خوش بي ئەگەر نەش زانی بێت شتێک بۆ توا بسرتو ناویە و ئەشکەوتە چییە؟ کە پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ لەگەڵ ئەبوبەکری سیدیق خۆیان تێیدا حەشاردا. أصلا كاريمانيا بەخۆ زۆر ئاسانە. كر والله نازانة رسالە دیتە؟ چه؟ فیلمی ڕسالە نا والله. لەسەر ژیان نامەی پێغەمبەریە. أصلا كريم لو بخوايا هم بقول يا أصلا لۆ دەگۆڕم ئەسایل بۆ دەگۆڕم. یەکەم سزای تۆپی پێ. یەکەم سزاکە دێت. كرة برسياري زو قرصة من ذاك وڵا پرسیارەکان ڕاستان والله قرصة پرسیارەکە لە بۆ بگۆڕم. أري أو والله دبت اشتي سيم برسيار. اشتي زور أصلا ئەو دەفتە سێم پرسیار لە بۆ دەگۆڕم. يا الله ئەوە چی توە ئەو کتە؟ إيش كمان خۆشکتە؟ بلا دەکەم جێم لە ناوی بووە بەس ئەوەیە هێلی هاروادي سنابي هێلی. بالضبط کام ئاژەڵ کاتێک برسی بوو إيه ئەگەر برسی بوو داکەکە بێتوەکانی خۆی دەخوات. شير شێ دڵنیای نازام ناوم ئەی دێمادەم وەڵامەتی دڵنیا خێرەوەم بدێ. آخر لبابتي بالندي يعني شر زۆ بە شێوەیەکی گشتی ئاژەڵ بە گشتی عجل بقشتي هەر بە گشتی هەرچی تەیر و توار و ئاژەڵ و حیوانات و كم عجل تمسح نبي والله هي تو دەزانێ من والله نازانم. دبيت برسيارك أصلا كاريش معلوب كي بخوي ئێستی پرسیارم لە بۆ بگۆڕێ. يا خدي بي أصلا كاري يعني هاد أوكش ما بدي ونيا ئەو لە ئەوەندەمان حەز لە هەڵبژاردنی ونيا هالجاردن شم بدي بووینە خوا. أري والله تبي هالجاردن شم بعدك بدي ئەها بە خۆمان ئەوە بێ. نازام بزانی یارمەتیت بدەن. كما عجلة بيت وكان خوي دخوا قرب برسي دبي مارنيا تمسح تیمسا نایگۆڕێ نازام بس بيتك دس بەچی پیتەک دەست پێ دەکەوە. كاميا ماسي بس با نا ناشتوانيا نازام نازانی وبزام الشيرة يعني نازام بالندي خشوكة لتسب مرحلة كده والله بە شێوەیەکی گشتی ئەزەتیەک وەڵام بدێت فکر لەوتی دەچیتە. والله ئاژەڵ درندەکانی کە هەیتمان شێرە بەس بەڕەحمیشە لە بێتوەکانی نازانم چبی ئەوەکە دوا وەڵام پێ بدە. وڵی ئەوەی بزانم تەیرەکەم جێ لێ بووە کە بێتوەکانی خۆی دەخوا بەس نازانم کامێ ناوی چییە ناوی نازام ئەوەیە دەزان باڵندەکەم هەیە جێ بۆ دەزان باڵندە ئێستا دەبی کامە بیتن والله نازانی ناوەڵە ئەم پرسیارم لە بۆت گۆڕی کەیفی خۆتی جوانێری ئاسان کاری لە بۆم نەکرد پرسیارم گۆڕی لە دەبا ئەتۆ هەڵبژاردننی شلەکەدان ئەخە من دەمێ نامێ هەنی دەمێ لە ڕێ ڕابین تاوە بە خۆمان وڵامی پرسیارەکان بزانێت. ئەو هاش زۆر قورسە نانە با فێر بین وەنیە؟ ئەرێ وڵا بەسەر قورسیشە. پرسیارەکەم دەڵێم ناوی و ئەشکەوتە چییە کە پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ لەگەڵ ئەبوبەکری سیدیق خۆیان تێیدا حەشاردا. ئەشکەوتی حەڕا ئاسانکاریە بەخۆی زۆر ئاسانە. ناوەکەی لەسەر زمانە بەسە بیرم نەمایە نازانم نازانی بەبوورە نازانمەوە. تەکید باشە هیچ شتێکم پێشکەش ناکەی بەسەر هاتە چی خۆش شتێکە لە ڕابردوو ڕوویداوی قەت لە بیرت نەکردبێ بەسەر هاتە. وڵا بەسەرها زۆرن ئینسان لە بدایەتی ژیانمان لە شۆڕشی ئەیلولی پێشمەرگە بووین بە سەدان برادر و دۆست و چن شەهید بووە ناخۆشین دیتە خۆشین دیتە سێجار ئاوارەیم دیتە هێجار ئەوەندەیە خۆشەکە ناخۆشەکە ئەوێ ئەخەنە ئەم ماش لەوەی ناخۆشیمان دایم زیاترە لە خۆشی جەتر بوو ئەوەی ملەتەکەمانەوە هەیە چ بکەنی چوانی ملەتی ماوەیە دایمەن ناخۆشیمان لە خۆشی زیاترە ئینشاڵڵا باش دەبێت. بەتەمای
کاگارم لە پرۆگرامی خەڵاتی دیمە لەگەڵتم بەڵێ پرسیارە لێ دەکەم فەرمو ئەگەر زانیت ئەو من دیاریت پێشکەش دەکەم دیارەکەشم پارەیە بڕی 50,000 بەڵێ ئەگەر نەش زانگی بێت شتێکی خۆشم پێشکەش بێ واللهی ئەوجا شتی خۆشیز نازانم ئەو لە ئێستا ڕەقسە خۆشە وڵای ئەت بخۆ کابراایکی قسە خۆشی واللهی ئەوجا هیچم لەبوو نایە دەی باش کار بام پرسیارەکەی بکەم بەشم ئیمن با ئەم باشتر بم هەدیەکەی بدەمە تۆ ئینشاءالله پرسیارەکەم دەڵێ کام پێغەمبەر بوو کە کوڕەکەشی باوەڕی پێنەهێنا یان نە میلەت نە قەومەکەی نە کوڕەکەی باوەڕی پێنەهێنا و کوڕەکەی بە کافری مرد ئاسانکاری هەیە ناوەڵە بە خۆی زۆر پێغەمبەر ئاسان. ئادەم ئەوجەوەیان نه سوودە خۆ دواوەڵان بدە من واللهی ئەوجا من دەرم ئادەمە پێغەمبەر ئادەمە پێغەمبەر ئادەم بیبە تاوت نایگۆڕی والله ئەوجا بە ئەوە بی نایگۆڕی تەئکیدی تەئکیدم نایگۆڕم والله تأكيد تأكيد نية بس تكون أما درم ضل نية لوي أو يعني خوي تأكيد دكاتو بقصة تو با أو بي جراز غلط با أو بي تبعش هيك تبيش كاجناكي نا والله تأكيد دست خوش بي بس بدأ خو بيغمبر آدم نية عزیزان هاتمە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی خەڵاتی دیمەن تا پرۆگرامێکی دیکە بەخواتان دەسپێرم هەر شاد و وەختەوەربن.